بۆ دەستنوێژەکەشم بۆ ناگیرێ. ئای نوێژ ناکەیت؟ نەوەڵا. دوای ئەوەی 7 ساڵ قاری بوویت بەڵێ. لە مزگەوتا بانگبێژ بوویت؟ بەڵێ. تۆ برای شیرینم یەکەم لە ئیسلام چوویتەتە دەرەوە، چوویتەتە بازنەی کوفرەوە. و من ئەزانم ینی تووشی حب و ینی خۆشەویستی حرام نەبوویت لەو ڕێگەیەوە؟ لەگەڵ ئافرەتێک بوو من دوایەوە کە ئافرەتە قسەمان نەمایە شتێک نەما من ژیانم گۆڕا. ئێستا نازانمەوە کە ئێستا باسی و شتێ دەکەم دیسان دەستم بۆ لەرزین دەکەوێتەوە لە خۆرا. باشە ینی ئەگەر من ئێستا بۆ نمونە یەک ئاەت بەسەرا بخوێنم تۆ بوریتەوە؟ ئەمن نەگە بۆ خۆم بمە ئاەتەل کورسی بخوێنم یا شتێک بخوێنم تەواو